يبني له امبراطورية وقلعة، وشوف شلون هو متسلط لما يجوا له أنف عنده على الضعاف والفقراء. پاشەوەی کە ڕژێمی سعودیە یاسای ملپەڕاندنی بەسەر کەسایەتی شیعی سعودی نەمر دەرکرد، شەقامی شیعە مەزهب لە عێراق و ئێران بە توندی ئیدانەی ئەم تاوانیان کرد. هەر بۆیە ڕۆژانە لە بەغدا کۆڕ و سمینار سەبارەت بەم بابەتە ساز دەدرێ. لە چوارچوەی ئەم کۆڕانە هادی عامری سەرۆکی حەشدی شعبی باڵی بەدر بە توندی وڵاتی سعودیای بەدەیان تاوان تومەتبار کرد. سعودیە تاوانێکی گەورەی دەرحەقی کەسایەتی و زانای ئاینی ئەنجام داوە. ئەو کەسایەتیە وشەی ئازادی دەگوت و هیچ ملیشایەکی نەبوو لە چوارچێوەی وشەی ئازاد و بەسادەیی داوای مافەهرە سەرەتایەکانی گەلی جەزیرەی دەکرد. بەڵام بەو شێوەیە ملی بپەڕێ و بەکاری تیرۆریستی تاوانبار بکرێ، گشت ئەو تاوانانەی کە دژی گەلی عێراق و کاری تیرۆریستی دژی سونە شیعەکان ئەنجام درابوون هەمی لەژە چاودێری سعودیەدا بووە. عامری لە درێژەی ئەم کۆنگرێدا باسی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کرد کە ئەوان هاوکاری هاتنی داعش بوون بۆ عێراق. زۆر بەداخە وڵاتانی ڕۆژاوا سەبارەت بەم بابەتە پلانیان لەگەڵ پیلانگێڕاندا دەگێڕا کە ئەم هێرشە تەکفیریە تیرۆریستیانە بۆ عێراق بوون چوارچێوەیەکیان بۆ داڕەش کە ئەمە شۆڕشی هۆزە عەرەبیە سوننەکانی عێراقن. تاکو سەرۆک ئۆباماش باوەڕی نەدەکرد ئەو کارانەی کە ڕوویاندا کارێکی تیرۆریستی داعشیانەیە و تاکو گەیشتە دەواازەی هەولێر. شەقامی شیعە مەزهب لە عێراق بە هاوبەشی کۆماری ئیسلامی ئێران ڕۆژ بە دوای ڕۆژ ئاستەنگەکان بەرەو قوڵتر دەبن. لە چوارچوەی ئەم کۆسپ و دووبەرەچیانە وا ڕادەگەیرێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بۆشایەکی نائارامدا دەژێتن. سڵاو بامەڕی دەنج ئەمریکا، بەغدا.